حاجی باسی ئابووریت کرد شما پرسیارێکی دیکە بکەم پلانتان داناوە کە 4 ساڵی ڕابردوو کەمێک قەیرانی دارایی هەبوو هەم بۆ حیزب هەم بۆ هەرێمی کوردستان بەگشتی لەم کۆنگرێدا پلانێکی وا هەیە کە بتوانێت هیچ ناکەمێک ئابووری کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری کوردستان بەرز بکرێتەوە. بەشێک لە نەبوونی و گرفتی داراییەکەمان حرام نەخۆریە. کۆمەڵی ئیسلامی لە ڕابردووە ئەگەر بیویستایە حرامخۆری بکە پێم وایە دەیتوانی ئابووری باش بێ و داراییەکەی باش بێ. بەڵام ئێمە ویستومانە ئەو پاتوولایەنانش کە لەسەر قوتی خەڵقی و لەسەر داهاتی ئەم وڵاتە چ تاکیان وەکو شەخص چ پارتی و حیزبیان وەکو پارتی سیاسی دەوڵەمەند بوون ویستومانە ئەوانش ئاسایی ببنەوە. کەس هیچی ئەوەی لە پێشاو لا نەچووە کە لە سەرەتای ڕاپەڕینا کێ خاوەنی چی بوو بەسەر خەڵقەکەەوە دەژیین سوودیان لە سەیارە و خانووی خەڵقی کەوە دەگرت. ئێستا خەڵق هەژارە پارتی سیاسی دەوڵەمەنە و کەسی سیاسی دەوڵەمەنە. یە کۆمەڵی ئیسلامی ژەگەر بیویستایە حرام خۆری بکە دەستی بەوانە ڕادەگەیشت. بەڵام کۆمەڵی ئیسلامی نەویستێتی حرام خۆری بکە نەویستێتی خۆی بدۆڕێنێ دەستی گرتووە بە مەبادیئەکانیەوە لە پێناوی گەیشتن بە ئامانجەکانی ئەگەر بە برسێتیش بێ. بۆیە نە لە ئایندا و حرام خۆریە دەکاوکو چۆن لە ڕابردووە کردێتی و نە لە ئایندەشە دەست لە مەبادیئەکانی هەڵدەگرێ. بەڵام بێگومان پلان دەبێ بۆ ئەوەی کە چۆن بە شێوەیەکی حەڵاڵ و دروست ئێمە ئابووریەکی سەر بە خۆمان هەبێ کە بتوانین گەشە بە کۆمەڵی ئیسلامی و گەشە بە ناوەند و دەستگا و مەڵبەندەکانمان بکەین.